لە سیتی سینەمای شاری سلێمانی فیلمی شەوە نمایشکرا. فیلمی شەوە لە ژانری ترسناکە و دلۆڤان زەندی کاری دەرهێنانی بۆ کردووە. بەڵێ فیلمەکەمان ئەمڕۆ یەکەم نمایشی تایبەتی هەیە لە شاری سلێمانی. کەسانی دیار و ڕۆشنبیر و هونەرمەند و ناو دیاری ئەم شارە داوات کراون و لە سپینەوە ئیتر هاوڵاتیان کراوەیە بۆوان بێن سەیری فیلمەکە بکەن لە سیتی سینەما. سیناریۆکەم خۆم نووسیمەوە، باس لە چیرۆکەکی فۆکلۆری یان ڕەسەنی کورد دەکات بە ناوی شەوە. شەوە زۆر ڕوحێکی ترسناکە کە تووشی مناڵان و دایکان دەبێت و بۆ ئەو ئازارانی کە پێی گەیشتووە لە ژیاندا تۆڵی خۆی دەکاتەوە. هیچ باوکی کێ وەختی ئەوەی شیلان منیش وەک شیلان باوەڕ ناکەم چیرۆکە، بەڵام ئەگەر واش بووە قابلە نەوەی ئەو لادەی لەکوێن. پێشڕۆ ئەوە گیانە ئەتوانیت تایارەبی؟ دەنگێک گێرە سەربان. سەربان؟ نەجی چێ؟ نازانم تەپەتەپێک بوو. فیلمەکە لە کوردستان وێنە گیراوە بە ستافێکی کورد. ئەم دەروون ناسم، ئیتر حەز دەکەم لە فیلمەکانمەوە خەڵک سوود لەو وارە ببینێت، یعنی بەڕاستی تەرکیز زیاتر لەسەر کێشەی دەرونی دەکەم و حەزشم لێیە ئیتر کۆمەلگا زیاتر سوود ببینێت لەم بوارە و زیاتر جیاوازی بینی نەخۆشە دەرونیەکان بکات. بەڕاستی مامانەکان زۆر دڵڕەقانە کوشت، بۆیە ئەمیش نەفرەتی لە هەموو خەڵکی لادێکە کرد و وتی ئەو کەسانی کە ئەمڕۆ